بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، حمدا يوافي نعمه ويكافئ مزيده. يا رب لك الحمد كما ينبغي لجلال وجهك وعظيم سلطانك ومجدك. لك الحمد حتى ترضى، ولك الحمد إذا رضيت، ولك الحمد بعد الرضا، ولك الحمد كله. لك الحمد حتى يبلغ الحمد منتهى. اللهم صل وسلم وبارك على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين إلى يوم الدين. عزیزان و خۆشەویستانم لە کەناڵی قەدرگرانی دەوای دڵان، لەناخی دڵمەوە بۆ هەموو ئازیزانەی کە ئەم تۆمارکراوەی دەچێتە خزمەتیان. ئەسسەلامو عەلەیکم وەرەحمەت الله وبەرەکاتوه. ئەو بابەتەی کە بۆ من دەستنیشان کراوە بابەتێکی زۆر هەستیارە و زۆر پێویستە قسەی لەسەر بکەین. بابەتێکە کە مایەی تاقیکردنەوەی ئێمەیە کە تا چەنێ لە ئاستی ئەو بابەتەیەین. بابەتەکەش بە ناوی نیشانی ڕازیبوون. ئازیزان، من حەزەکەم بەوە دەست پێ بکەم کە زۆر ڕاشکاوانە پێتان بڵێم ئێمە پێغەمبەری ئازیزمان صلی الله علیه وسلم فەرمێ سنەتە لە کاتی هەموو بانگێکە کە ئەشهد أن لا إله إلا الله و ئەشهد أن محمد رسول الله ئەوترێ تۆ دەم و دەست بڵێ رضيت بالله ربا وبالإسلام دينا وبسيدنا محمد صلى الله عليه وسلم نبيا ورسولا. وأما يكيك لأوراد ذكركاني هم بيانيان أذكار الصباح والمساء هم إيواران بلام وتني أما بزار بلي خير وباداشت وأجريكي زوري هي بلام لروي كرداري وعمليوه تا چنك إما لآستي أم رازيبونيين تزان خوشويستانم إما لسردمك عاجين هر بوي كخلق أبيني روجانا خريكي دستكاري كذني ديوي دروي ناوي دروي خويكي أم عملياتاني أم نشترقرياني كأمرو داهاتون وأم تزويراتي كبصراحة راشكوانا مقصية لواتي لسر دلي هندي قرر بكم كأمرو إيسا أمرو إيما أيبينين كم تازورك راستو خوبي نا راستو خوبي أو أجيني أم كسب شكلو شوازي خو رازينيا بويا پنا أباتا بر نشترقري ودسكاريكا دزان خوشويستانم زور نشخوين مان هيا بخوال بروانا مكي رازينيا لو ژیانی کە خوای پەروەردگار بۆی دەستنیشان کردو لەو زەواجەش ڕازی نییە، تەنانەت لەو سەردەمەش کە ئەژی لەو سەردەمەش ڕازی نییە. نازانم تا چەندێ هاوڕامن یان نا، ئەم بابەتە کەم تا زۆرێک بابەتێکی مەترسیدارە بەوەی کە ڕازی نابی، بەوەی کە خوای پەروەردگار بۆی دەستنیشان کردووی و بۆی داناوی کە پەروەرێنی بە حەق ئەو ئەزانێ بۆچی تۆ گونجاوە، تۆ بۆ چ سەردەمێ گونجاوی، بۆ ئێستەی تۆ چی لەبارە، بەمەی تۆ لە دەم ئەڵێ رضيت بالله ربا بەڵام بە کردار نەسەلماندووە و ڕۆژانە ئێعتراز دەگری و حتا ئەم دەستەواژەیە دکتۆر وەڵڵاهی من شەو ڕۆژ خەریکی نەزا و پارانەوەم بەڵام خواگیان نزاکانم گیرا ناکە. ئەم جۆرە ئێعترازانە، ئەم جۆرە پەڵپانە، ئەمە بە جۆرە جۆرەکان ڕازی نەبوونە بە قەدەری خوا بەڕێزانم. بويا بابتي الرضا بقضاء الله وقدره خيره وشره يكيك لبابتا سير سمركان كسنجي محكي منو توي ما داره بأقداري وبين خوش بستانم. بابتي رازيبون بابتي كي زور هستيارة، بابتي كأتوانم بلين تو خود بو خود أتواني هالسنگاندني كي آستي خود كي برانبر بو باورو إيماني کە هەتە تابزانی چەندێک پەیوەستە بەخوای پەروەردگارەوە تا چەندێک پتەوە و تا چەندێکیش لاواز و لەنگە، چکە هەر بەوەی کە ناخی خۆتت داغان کردووە و بە جۆرە لە جۆرەکان هەمیشە و هەموو کات بە شێواز لە شێوازەکان چ لە دەربڕینەکانتە، چ لە هەڵسو کەوتە، چ لە دانیشتنی بیرکردنەوەکانی خۆتا جۆرێک لە ناڕازیبوون دەرەبڕی، ئەمە بەخوا خەرمانی کردەوەکان دەسووتێنە خۆشەویستانم. زۆر ورێ ئەم بابەتە بن، بابەتێک کە ئەمڕۆ بەڕاستی ئێمەومانان پێوەی مبتەلاین و سەنگی مەحەکی ئینسانی ئیماندارە کە خۆتان ئەزانن ئامنت بالله وملائكته وكتبه ورسله ئەوەی ئاخیری خەیره وشەڕه، ئەمەی کە بەڕووکار تۆ بە شەڕی بینی دڵنیا بە خێرێکی تایە با ئێستا تۆ تێی نەگەی
بەڵام خوای پەروەردگار خۆی ئەزانێ بۆ تۆ چی گونجاوە. بۆیە بابەتی ئارامگری ئەبێت بگەیتە ئەو ئاستەی کە ئەوەی کە بەسەرت دێت دڵنیا و متمانت هەبێ پەروەردگارێکی بەحەق و دادوەر و عادل ئەمەی بەسەر تۆ هێناوە و ئاگادارە بەوەی بەسەر تا هاتووە و دڵنیا بەڕقی لە تۆ نییە. مەگەر فأما الإنسان إذا ما ابتلاه فأكرمه ونعمه فيقول ربي أكرمن بلام وأما إذا ما ابتلاه فقدر عليه رزقه فيقول ربي أهانن. پەروەردگار ڕاستەخۆ فەرمێ کەللا نا وانەزانی ئەوەی کە نیعمەتانی زۆرمان بەسەریا ڕشتووە بەسەرمان کردوێتەوە و لە ناز و نیعمەتەکانی ئێمە بەسەریا ڕژاوە ئێمە ڕێزمان لێگرتووە و ئەوەشی کە ژیانی تەنگ و چەڵەمە و گرفتە ڕزق و ڕۆزی سوارە و کاری بۆ نایەتە پێش ئەویشی هانەکراوە. خوا فەرمێ کەللاوە نییە. بەخوا ئەگەر ئەم دنیایە ئەندازەی باڵێ مێشولەیەک ڕێزی لای خوای پەروەردگار هەبوایە بێباوەڕان لە ترۆبکی دەسەڵات و ترۆبکی سەروەت و سامان و ئەوجی خۆشبەختیانە ئەبوو. ناخۆشەویستانم ئەبێ ئێمە تێبگەین ئێمە لە بەهەشتانین ئێمە لە دنیایاشین لە ژیانی دنیاشمانە خوای پەروەردگار خۆی ڕاشکاوانە پێمانە فەرمێ یا ئەیها الئینسان ئینەکە کادح تۆ زەحمەت کێشی تا ئەو کاتەی إن إلى ربك الرجعى قرأت بلا خوي پەروەردگار کەواتە بەسەروەت و سامانەکانی دنیا کە خوا بەسەر تا ئێڕێژێ ما غرك بربك الكريم نبيت چونکە إن الإنسان ليطغى أن رآه استغنى. بۆیە خۆشەویستانم بابەتی ڕازیبوون ڕەزامەندی ئاسوودەبوون بەو بەشەی خوای پەروەردگار بۆ تۆی بەلایەق زانیوە بۆ تۆی بە شایستە زانیوە بڕبڕەی پشتی عەقیدەی ئیسلامیە و داینەمۆی سەرەکی ئاسوودەی بۆ دەروونی تۆیە. واللهی ئەگەر بەو ڕۆحیەتەوە مامەڵە لەگەڵ کەیسەکانە نەکەین ئێمە هەر زوو شکستە خۆین زوو قەڵەمی ئەژنۆمانەشکێ بەرگەی کۆست بوتەگەرەکان ناگرین. بەڵام ئینسانی ئیمانداری پەیامدار کاتێک کە ئەگاتە ئاستێک کە ئەگەر تووشی چەڵەمە و مەینەتی و چەرەسەریەک ئەبێت کە هەستەکا بەوەی کە ئەمە خوای پەروەردگار بەسەری کردوێتەوە و پاداشتێکی نەبراوەی گەورە چاوەڕێیەتی ئیتر ئاسوودەیەکی زۆر دێتە ناو دڵ و دەرونیەوە ڕازی ئەبێ بەو قەدەرێک کە خوا بەسەریا هێناوە کەواتە ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون. ئێمە هی خوین و بۆ لای خواشە گەڕێینەوە لەو نێوەندەیە وایەکی عاتیفەمان هەیە ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون وایەکی عاتیفەیە. ئەم نێوەندەم حیاتی دنیایە. حیاتی دنیا هۆڵێکی تاقیکاریە. چۆن لە هۆڵی تاقیکردنەوەیە خوێندکارێک لە پرسیاری دووەمایە لقی ئەلف خوێندکارێکی تر لە پرسیاری یەکەمایە لقی با ئێمە ومانانیش ئاوا لە هۆڵی تاقیکاریان هەر یەکەی لە پرسیارێکە ئیمتحانمان تاقیکردنەوەمان ئەنجامە دەێ بەرامبەر هەمانە بە لە دەستدانی مناڵ هەمانە بە نەخۆشی هەمانە بە سەروەت و سامان هەمانە بە مناڵی خراپ بە هاوسەری خراپ هەموو ئەمانەی کە بەڕووکار ئێمە بە شەڕی ئەبێنین لە پشتەوەی ئەو بابەتە خێرێک هەیە وەیەجعل الله فيه خيرا كثيرا. خوای گەورە نافەرمێ خێری تێیە فەرمێ وەیەجعل الله فيه خيرا كثيرا. خێر و پاداشت و خۆشبەختیەک بەڕووتە بێتەوە کە زۆر زۆرە و تەسەووری ناکەی بەڵام الصبر عند الصدمة الأولى. ئافەرم بۆ ئەو کەسەی کە هەر لە سەرەتاوە ئارامگرە هەر لە سەرەتاوە تەسلیمە بەخوای پەروەردگار هەر لە سەرەتاوە ئەزانێ پاداشتێکی گەورە چاوەڕێتی دەم و دەستکەم جێخڵدانانە بڕیاری لە پڕنایە خەرمانی کردەوەکانی خۆی بسووتێنێت. بۆیە خۆشەویستانم ئەمەی کە ئێستا ئێمە ئەمڕۆ ئەیبینین بەوەی کە سەروەت و سامانێکی باش دیزاینێکی ڕێک و پێکی ماڵەکانمان بەڵام ناوەمان وێرانە کە من دڵنیام ئەوەی کە ئێستا لە بەردەستی ئێمایە هەرگیز وەرگیز لە بەردەست باو باپیرانی ئێمەیان نەبووە. بەڵام بۆچی دائیمەن هەمیشە و هەموو کات تەمەنای زمانی ڕابردووەکەین و ئەڵێن ژیانی سادی جاران خۆش بوو
ئەو کاتە بابەتێک لە دڵمانە لە شاگەشکەیە بوو و لەسەر عەرشی جەستەمان و دڵمان تەختی نیشدانا بوو کە بریتی بوو لە قەناعەت. ئێستا قەناعەت نەماوە، بۆیە چێژ لەو خواردنە، چێژ لەو سەوزای و دیمەنە جوانانەش تەنانەت نابینین کە بۆی دێین. بۆیە خۆشەویستانم، ئاسوودەی و خۆشبەختی ئیکسیرێکە ئەبێ خۆت بێنتە ناو دڵ و دەروونتەوە، ئەبێ خۆت هەمیشە و هەموو کات لە هەوڵی زاخاودان و برەودان و گەشە سەندنیا بیت. ئەویش بەو عەقیدە و بەو ئیمانە پتە و بیر و باوەڕەی کە بەخوای پەروەردگارت هەیە کە هیچ کارێکی بێ حیکمەت نییە، هیچ کارێکی بێهەوانتە نییە. بەخوای پەروەردگار کە ئەمە ڕازگۆیانە ئەم سوێنەت بۆ خۆم، تۆ ئێستا لە 2025 خوای پەروەردگار ئەزانێ کە تۆ بۆ ئەم سەردەمە گونجاوی، لە 2052 دروست ناکە، لە حەفتاکانە دروستی نەکردی بۆ نمونە. ئەبێ تێبگەیت چکە ئەم قسەیە بۆ یەکەم زۆرێکمانەیە تەنانەت لەو چەرخەی، لەو سەردەمەی، لەو بار و دۆخەی، تەنان لەو شوێنەش کە تایەتی پێ ڕازی نییە. جا بەڕێزانم کە ئینسان ڕازی نەبوو بە جۆرە لە جۆرەکان وەکو کەسێکی تین و وایە ئاوی سوێر بخوا، هەمیشە هەموو کات پەلامارەیە، هەوڵەیە، شت تاقیەکاتەوە، فوزولی ئەبێت. بەڵام دوجاریش بە دەیەها و سەدەها کەس ئێستا لەو گۆڕستانن بە هەزارەها لە من و تۆ دەوڵەمەندتر و جوانتر و کەشخەتر چەندین ئاواتیان هەبوو وەکو من و تۆ بردیانە ژێرگەڵ. بۆیە وا نەزانی لە دنیای هەرچی ئاوات هەیەتە دی. ئێمە با بڕیار نەدراوە لە دنیاە هەموو شتێک بەویست و ئیرادەی ئێمە بێ و بەدڵی ئێمە بێ. جا ئەگەر ئاوها بێ تام و چێژی ئەم تەسلیم بوونە بە ئیمان و باوەڕ، تام و چێژی ڕازی بوون بە خەدەر چه ئەرزشێکی ئەمێنێ خۆشەویستانم. وەیە تکاتان لێکەم بابەتی ڕازی بوون بەدڵ بێڵێن و بە زمان گفتاری بکەن و بە کردەوە بیسەلمێنن. آخر یەکێک لەو تیرانەی شەیتان کە هەمیشە و هەموو کات لە هەوڵی ئەوایە کە بەندەکان لە خشتە بەرێ بۆ ئەوەیە کە وەقەلیل من عیبادی الشەکوور، شەکووریەت سپاسگوزاریە بۆ نییە بڵێم ئەلحەمدولله و بەڵام بەکردەوە نەمسلمان بێت. چونکە ئیعمەلوا ئالە داوودە شوکرا، بابەتی شوکرانە بژێری لە مەقامی عەمەل ئاژمار کراوە. ئیعمەلوا ئالە داوودە شوکرا وەقەلیل من عیبادی الشەکوور. بابەتی شوکرانە بژێری بابەتێکی کردداری گفتاریە و بابەتێکە پەیوەستە بەدڵەوە کە ئەبێت لە هەرسێکیانە ڕەنگی دابێتەوە تا لە ژیانتان نمایان بێت. کەسی ڕەزامەند، کەسێکە قەناعەتی هەبوو باوەڕکە بە دیکۆر و مەلامەحی دەموچاویشەوە دیارە. بەخوا هەمانە ئێستا ژیانی لێیان لێوە لە مەینەتی، بەڵام یەک پارچەیە لە ئاسوودەیی دەروون، یەک پارچەیە لە ڕەزامەندی. ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ ڕۆژێکیان بۆ کار و کەسابەتی خۆی بۆ هەندێک ئیش و کاری خۆی ڕێی ئەکەوێتە شوێنێک دوور لە ئاواییەکە، ئەبینێ خێمەیەک سادە و ساکار کە نزیکە بێتەوە لە خێمەکە، لە ناو خێمەکە دەنگی ئەلحەمدوللایەت کە خێمەکە هەڵەیاتەوە سێریەکە پیاوێکی بەتەمەنی نەخۆشە پەتی کەوتووە کەچی ئەلحەمدوللایەکە ئەڵێ قوربان تۆ لەم شوێنەیە و بەم جەستە لە ئاواز و نەخۆشەوە و هیچ مقەوماتێکی ژیان لە بەردەستانیە، ئەمە ئەلحەمدوللایە چییە؟ ئەڵێ برای بەڕێزم ئەلحەمدولله لەسەر ئەوە کەم خوای پەروەردگار دڵێکی داومەتە سپاسگوزارە، لەسەر ئەم دڵە دەوڵەمەندە سپاسی خواکە. لەبەرەوە خۆشەویستانم بابەتی شکرانە بژێری و ڕازیبوون بەو قەدەرەی کە خوای پەروەردگار بۆی دەستنیشان کردووی بابەتێکە باوەڕ قەناعەتتانە بێت، دەوڵەمەندت دەکا، خاوەنی دڵدەروونێکی ئاوەدانە بی، دەست و پەنجەت نەرمە، ئەزانی چۆن کارەکەی، چێژە بینی تەنانەت لە هەموو ئەو بینەتیانت کەێنەڕێت وەلەو سروشتە جوانەش. بۆیە خۆشەویستانم حەز دەکەم ڕاشکاوانە پێتان بڵێم هەموو ئەمەی کە لەم گردونەیە بۆ ئێمە دانراوە هەر هەمووی لە خزمەتی ئێمایە، هەر هەمووی ئێمە بە پاشای خۆی ئەزانێ، بەڵام ئێمەش ئەبێ لە ئاستی ئەو پاشایەتیا بین بەوەی کە عەرشی دڵمان ئاوەدان کردێتەوە، دڵ و دەروونمان وەکو ئام سەوزایی دەشتودەر سەوز و ئاوەدان بێ بە زیکر و یادی خوا، بە شکرانە بژێری، بە ئەلحەمدولله، بە ڕەضیت بالله رەبەن وبالإسلام دينا وبحبيبنا وقدوتنا
محمدا صلى الله عليه وسلم نبيا ورسولا. بابەتی ڕەزامەندی و ڕازیبوون بە قەدەری خوای پەروەردگار بابەتێکە چرایەک نورێک لە دڵت هەڵەگیرسێنێت، ئەتکاتە کەسێکی گەشبین، ئەتکاتە کەسێک باوەڕ و قەناعەتان نەبێت. ئەمڕۆ ئێمە کە گرفتارین بە زۆرێ لە نەخۆشیە جەستەییەکانیش هی ئەوەیە لە ڕووی دەرونیەوە دەروونمان تەواو نییە، چکە شکرانە بژێر نین، کە شکرانە بژێر نەبووی حاڵەتێکی ناجێگیری دەرونیت بۆ دروستە بێ. ئەم حاڵەتە ناجێگیریەی دەرونیەت وا ئەکا کاریگەریشی لەسەر جەستەتە بێت. خۆشەویستانم، ئەوەی کە ئێستا ئەمڕۆی بینین زۆرە لەو شتانەی بەکارهێنن لە داو دەرمانەکان بۆ خۆ هێورکردنەوە، بەخوا هێورکردنەوەی خۆت لە ناخی خۆتایە، ئەبێ خۆت کاری لەسەرکەی، خۆت پزیشکی دڵ و دەرونی خۆت بە، خۆت ئەم قەلەقیە فڕێ بدە و ئارامی بگەڕێنەوە بۆ دڵ و دەرونت. دەنا بتەوێت لە دەرەوە بۆ دروستکەن، ئەگەر دروستیشیکەن لە ناوە خۆت کارت لەسەر نەکردێ بەخوا ئەنجام نادرێت، کاریگەریەکی ئەو تۆی نابێت. خۆشەویستانم، بۆیە ئازیزانم بابەتی ڕەزامەندی و ڕازیبوون و ئاسوودەیی دڵ و دەروون ئەسسەعادە الحەقیقیە بەخوا تەنها لە ئاینی پیرۆزی ئیسلامە هەیە. و دڵنیابن عەقیدەیەکی تۆکمە و پتە و هەرەوەی کە ئێستا ئێمە لە خەزەیای بینین هەرچی مقەومات و ئەوانەی کە بریتی بێت لە مقەوماتی ژیان لە بەدەستیانان نییە، بەڵام ئەیان بینی خاوەنی دڵ و دەروونێکن کە تەنانەت مناڵەکانیشان هی ئەوەن کە ئێمە بیان کەینە مامۆستایەک و بیان کەینە قوتابخانەی لێیانەوە فێری دەرسی ڕەزامەندی ببین. ئەوەی کە ئێمە ئەمڕۆ لە هەموو شتێکمان هەیە و بەڵام لە هیچمان نییە. ئەوەی کە ئێمە ئەمڕۆ هەمیشە هەموو کات هەوڵی بۆ ئەدەین و هەر پێی ناگەین. ئەوەی کە بە دەیەها و سەدەها ئاواتمان هەیە و بیرکردنەوەیەکی قوڵمان هێناومانتە ناو ناخی خۆمانەوە، بیرکردنەوەیەک کە وای لێ کردوین شبرزەی کردوین و تەنانەت شتە ئەساسیەکانیشی بیر بردوینەتەوە، هی ئەو شبرزەیەیە کە هێناومانەتە ناو دڵ و دەروونمانەوە. بۆیە تکاتان لێ یەکەم پێش عەمەلیاتێکی قەستەڕەی نەشتەرگەری جەستەیی پێویستە بە غەسلێکی جوانی ئەو دڵ و دەروونەتە، بەوەی کە بیکەی بە کەسێک چرای ممدی ئاوەدانی ڕەزامەندی لە دڵتا ئەڵگرسێنی، بەوەی کە ڕێگە و سیلکی سالیکانی ڕازیبوان بە قەدەری خوای پەروەردگار هەڵبژێری. ئەم کاروانە نورینەی کە لێوان لێوە لە مەینەتی، بەڵام لێوان لێوە لە ئەجر و پاداشت، لێوان لێوە لە ئاسوودەیی دەرونی، لێوان لێوە لە دۆزینەوەی سوحبەی ساڵحین، لێوان لێ و تژی پڕە لە بۆ خوابوون، لە دەرکەوتنی نوری خوایی، لە تەجەلیاتی پەروەردگار. هەموو ئەمانە خۆشەویستانم پێویستی بە هەنگاوی یەکەمی خۆتە، هەنگاوی یەکەمی خۆتی بۆ بنێ، خوای پەروەردگار لە عەرشی عەلاوە بەرەوپیرت دێت، تۆ هەنگاوێک ئەو چەندین هەنگاو بەرەوپیرت دێت. پێش پەیداکردن و دروستکردنی خانوویەکی گەورەی خۆت لە بەهەشتا، خانوویەکی ئاسوودەیی و ئیقرار لە دنیاە لە بەهەشتەکەیا بۆ خۆت مسەوگەرکە. ئەو بەهەشتەی قیامەت لە دنیاە بێنەرە ناو دڵ و دەروونتەوە. مەگە ئیمامی ئیبن تەیمیە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ کاتێکە لە سجنی ئینفرادیایە ئەفەرمێن جا باس لە سجنی ئینفرادیا بم چییە؟ ئەو بەهەشتەی کە قەرارە بە بچین لە دڵمایە، لە هەر شوێنێکا بم من ڕەزامەندی و مەعیەتی خوای پەروەردگار بووە بە چەتر و سێبەرێک بەسەرمەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لای پەروەردگار لە هەموو مرۆڤ و لە هەموو دۆشراوەکانی ئازیزتر بووە، بەڵام کانە متەواصلە لە ئەحزانی، دائما مەشاکل و گرفتیان بۆ دروستە کرد، بەڵام لەگەڵ ئەوەیە یەکێکە لەو کەسانەی کە ناوی محەممەدە و ناوی ئەحمەدە ترۆپی سوپاسگوزاری لە ژیانیا بەرجەستەیە. سەرەتای قورئانمان بە الحەمدوللایە، کۆتایی قسەشمان بە الحەمدوللایە، ئەو لەحزەیەش کە لە سوورەتی زومەرە کۆتا غوێزگە کە دگامان بۆ ئەکرێتەوە بەرەو بەهەشت دەڕۆین، وقالوا الحمد لله الذي أذهب عنا الحزن أن الحمد لله رب العالمين. بۆیە خۆشەویستانم سوپاسگوزاری تەنها وتەنیە و شعار و دروشمێکی کرچ و کاڵ، بەڵکو سوپاسگوزاری، شکرانە بژێری، ڕازیبوون و ڕەزامەندی
بریتیە لە خولێکی پەروەردەیی کە لە ناخی خۆتە وەکو نەمامێک چاندووتە خزمەتیەکەی پەروەردەیەکەی گەورەیەکەی تا ئەگاتە ئاستێک هەرچی بەڕا و ناڕەحەتیەکانە بەسەڕا و خۆشبەختی تێگەی کەسێکی ئارامش و ئارام کەسێکی ڕازی بوو بە قەدەرەکانی خۆی پەروەردگار ئەو کاتە کەسێکی دامەزرا و دەرەچی و ئەو کاتە کەسێکە بی ژیانت هەر چەندێک بێت بەڵام ژیانێکی ئاسوودەیە هەر ئەمانە هۆکارەکانی لە شتاغی تۆ وەکو جەستە بۆیە خۆشەویستانم ئەم نەخۆشیە دەرونیانەی کە ئەمڕۆ سەراپای زۆر بمانی تەنیوە نەمان و ونبوون و کاڵبوونەوەی ئەم لایەنە هەستیار و مەترسیدارەی ڕازیبوونە کە لە خۆمانمان تۆراندووە هەمیشە لە هەوڵی ئەوە داین بیدۆزینەوە لە شوێنانی تر لەم لاولەلا بۆیە گەڕین بەڵام دەستمان ناکەوێت بۆ چونکە ڕێگە ئەساسەکەی مانون کردووە ئەویش ڕێگەی بۆ خوابوونە خوددا دۆزیەوە هەموو ڕێگاکانی ئاسوودەی دۆزیوەتەوە بۆیە خۆشەویستانم من نامەوێت لەسەرم بابەتە درێژەی پێ بدەم و داتا و نمونەی زۆر کە من دڵنیام ئێوەی ئازیزیش بە دەیها نمونەی جوانتان هەیە لەسەرەوەی کە ئەوانەی کە بە سادەی ژیاون لەوەچێ زۆرێ لە بابەتەکانی ئەوانەی کە بابەتی ژیان پێویستیە دەستەبەر نەبووە لەلایەن بەڵام چونکە خاوەنی دڵێکی گەورە و مەزن بوون دڵێکی دامەزرا و ئیمان و بیر و باوەڕێکی تۆکمە بوون شتەکان بە جوانی هاتۆ بەدەستیانەوە زانیانە چۆن ڕۆژەکەنەوە چۆن ئێوارەیان لێ بەسەر دێ زۆر ئاسوودەش سەریان ناوەتە سەرسەرین و خەوتون بەڵام ئەوانەی کە ئەم لایەنە گەوریان لە خۆیان تۆراندووە بەخوا جاری وایە لە یانزەوە چێتە سەرسەرین بۆ دووشەی ژەم دیۆکە خەوی لێ ناکەوێت ئەوەنەی لێکەداتەوە ئەوەنە ئەیهێنێت و ئەیبا بەڵام ئازیزانم کەسی ئاسوودە کەسێک کە کەسی خۆی تەسلیمی خۆی پەروەردگار کردووە و ڕازیە بە هەموو شتێکە خۆی پەروەردگار بۆی دەستنیشانەکە زۆر ئاسوودە ئەخەوێ زۆر ئاسوودەش بەخەبەرە بێتەوە هەڵەسێ لە خەو من أصبح منكم آمنا في سربه معافا في جسده عنده قوت يومه فكأنما حيزت له الدنيا هەر کەسە لە ئێوە ڕۆژی لێبوویەوە خاوەنی جەستەیەکی ساغ بوو خواوە خۆشەویستانم ئێستا کە ئێستا لەم کاتەیە من قسە بۆ ئێوەکەم ئێوە گوێتان لە منە چەندین نعمەتی خۆی پەروەردگار ئێستا بەسەرمانەوە هەیە بە دەیها کەس هەر خۆشەویستان ئێستا من کە قسە بۆ ئێوەکەم لەم چرکەیە چەند جار ئەبێت فم قوت دابێ ئەوانەی کە تووشی سەرەتانی سوورنجکە بن و ناتوان قوت بن هەر ئەو لیکەی کە ڕۆژانە تۆ بەلایانی کەمە لیترە بۆ 2 لیتر لیک و تفقوتەیە بۆ ئەوەی کە جەستەت وشک نەبێتەوە هەر ئەمە تووشی نەخۆشیە نەتوانێت تفقوت بی ئەبێت وإن تعدوا نعمة الله لا تحصوها بەخوا بتەوێ دەستنیشانی زەمن و کات و ژمارە بکەی بۆ ئەو نعمەتانی کە خوا بەسەر تا ڕۆشتوێتی وەڵڵاهی ناتوانی ئەمەندە زۆرن بۆچی ئێمە هەر ئەو شتانە ئەبینین کەمیە ئەی بۆ بە ملیۆنە هاشتی چاک و باش و جوان کە خوای پەروەردگار پێی داوین نایان بینین بۆی خۆشەویستانم ئەبێ ئاگاداری ئەوە بین ئەوەی کە ئەمڕۆ لە سۆشیال میدیایە ئەیبینین ئەوەی کە ئەمڕۆ لە دانیشتەکانمانە ئەیبینین بە جۆرێ لە جۆرەکان ناڕازی بوون لە گفتار و کردارمانە دیارە بەخوا خەرمانی کردەوەمان پوچە لە کاتەوە و ئەو شایەتێش کە هێناومانە و نوێژی ژەکەین ئەو نوێژەمان وەرگیراو نابێت چونکە بابەتی عەقیدەی ڕازی عەقیدە و بیر و باوەڕ و ڕازیبوون بە قەزا و قەدەری خۆی پەروەردگار خەیری وە شەڕیی بنەمایەکی ئەساسی تۆی باوەڕدارە تا چەنێ لە ئاستی ئەمەیای تا چەنێ لەم تاقیکردنەوەیە فەشەلت نێناوە زۆرێکمان هەیە لە پەرستەکانە سەرکەوتووە بەڵام لەم لایەنەیە کە لایەنێکی گەورەی عەقیدەیە فەشەلی هێناوە ئاگادار بن خوای پەروەردگار تاقیمانەکاتەوە هەموو شەوە سنەتە سوورەتی تەبارەک بخوێنی چونکە پەیامێکی گەورەی تایە الذي خلق الموت والحياة ليبلوكم يعني ليختبركم ليمتحنكم تاقی تەکاتەوە هەڵسەنگاندنێک بۆ خۆت بکەی لە چ ئاستێکای وردە وردە تۆ ئەبێ بەرەو کامڵبوون بڕۆی کامڵبوونیش کەوتنی زۆری تایە بۆیە تکاتان لە یەکەم ئەم لایەنە گەورەی عەقیدە بکەنە ئاوێنەیەک
لە بەرامبەریا بۆستن بزانن تا چ ئاستێک ئێوە لە خۆتانە بەرجەستتان کردووە. خەلەلت لەم لایەنەیە هەبوو بەخوا خەلەلی دەرونیشت هەیە، بەخوا خەلەلیشت لە عەقیدەیە هەیە، بەخوا چێژی لە عیبادەتەکانە نابینی. بۆیە تکاتان لە یەکەم ئەم قسانەی کە بۆ ئێوەم کرد با ئەم شتێک نمونەی خەوارێک بێت، ئیتر لە خۆمانە بەرجەستەیکەین، با ڕەنگ دانەوەی هەبێ لە ژیانمانە و خوای پەروەردگار بمان کاتە خاوەنی دڵێکی دامەزراو کە چێژ ببینین لە بەندایەتیەکان، بەوەی کە خاوەنی دڵێک بین کە ئەم دڵە دامەزراو بێ بە ڕازامەند ورازي بو بقضاء وقدركاني خواي پروردگار. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.